لە ڕێگای فیچەرێکەوە کار و بەرهەمەکانی یەکێک لە میوزیسیانە دیارەکان کە ئەویش میوزیسیان محەممەد تەهایە کە باز لە کارەکانی ئێستای و هەروەها چۆن بەردەوامە لە کاری موزیک کە لە دەرەوەی وڵات ساڵانێکی زۆرە سەرقاڵی کاری موزیکە. ناوم محەممەدە، باوکم تەهایە. ساڵی 1983 لە 26 نۆ لە دەڤەری کۆیە لەدایک بوومە. سەرەتای کار و چالەکیەکانی میوزیکم دەگەڕێتەوە بۆ ساڵانێکی زۆر زوو، بەڵام بە شێوازێکی با بڵێن ئەکادیمی و تۆمارکراو لە 2002ەوە لەگەڵ گروپی زۆر ئازیز و خۆشەویستی پی بەیان مامۆستای ئازیزم ژوان سێودین دەستم بەکار کرد و یەکەم بەرهەممان ئەو کات بە شێوەیەکی ڕاستە و خۆ تۆمار کرد. دواتر لە ساڵی 2003 ڕووم کردە چالاکی قوتابخانەکان، لەوێش لەگەڵ مامۆستایانی ئازیز و خۆشەویستم مامۆستا کاوە و هەوراز و دڵدار و زۆرانی دیکە دەستمان بەکار و چالاکی کرد لە بواری میوزیکە و توانیم لەوێ جێگا و شوێنی خۆم بکەمەوە. گروپێکمان دامەزران بە ناوی گروپی نێوجەوانانی کوردستان و کار و چالاکیی زۆرمان کرد تاکو 2007 بەردەوام بووم. دواتر لە 2008 بەداخەوە کەسێکی زۆر ئازیز و خۆشەویستم لەدەستدا، ئەویش باوکی ئازیزم بوو لە کار و چالاکی هونەری وەستام تاوەکو ساڵی 2013. لە دوای ساڵی 2013 دەستم بە کار و چالەکیەکانم کردەوە لەگەڵ گروپی هەولێری تورکمانی، لەگەڵ هەرێکە لە ئازیزان و خۆشەویستانم کاکە زیرەکی ساز و هەروەها نیهادی ئۆرگ و وارێک لە گۆرانی بێژان سەردار و جەودەت ئەربیلی و کۆمەڵێکی دیکە. بە هەماهەنگ لەگەڵ هەردوو گروپی هەولێری تورکمانی و هەروەها تیپی هونەری بەیانیش کارم دەکرد و لە پاڵ ئەوەشدا کاری ڕاگەیاندنیشم دەست پێ دەوکات لە یەکێک لە کەناڵە ناوخۆیەکان و وەکو دۆبلاژیش دەتوانم بڵێم بۆ هەموو کەناڵە ناوخۆیەکان و هەروەها بەشێک لە ئاسمانیەکانیش کاری دۆبلاژم کردووە. لە 2013 بۆ 20 کار و چالەکیەکانم یەکجار زۆر بوو. ئەوەی کار زۆر شانازی پێ دەکەم لەگەڵ گروپی تورکمانی هەولێر فیستیڤاڵی پاییز بوو کە هەموو گروپەکان بەشداریان تێدا کردبوو لە هەموو شارەکانی کوردستان و هەروەها پارچەکانی دیکەش و زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی توانیمان مەش بەشداری بکەین وەکو گروپێکی تورکمانی سەرکەوتنێکی باشمان بەدەستێنا. پاشان لەگەڵ گروپی تیپی بەیانیش هەر بە هەماهەنگ تەریب لەگەڵ ئەو گروپی هەولێری تورکمانی کارم دەکرد و لە 2020 دوهەمین چالاکیم لەگەڵ ئەوان بوو. دواتر کۆچم کرد بۆ
ئەڵمانیا و ئێستاش لێرە بەردەوام. لە ڕاستیدا لێرە بەردەوامم لە کار و چالاکیەکانم بەڕاستی حەز ناکەم داببڕێم و لێرەش لەگەڵ گروپێکی ئەڵمانی لەو شوێنێک کە لێی دەژیم جێگایەکی زۆر شارێکی گەورە نییە بچووکە و گروپێکی چەند کەسین بەڵام خەونی من گەورەترە دەمەوێت لە بواری میوزیک لێرە بخوێنم و پلەکانی ئەکادیمیا ببڕێم وەکو ماستێر و دکتۆرا و ئەو زانست و زانیاری ئێرە ببەمەوە بۆ وڵاتەکەم و میکسیکەم بۆینەوەی داهاتوو سوودی لێوەربگرێت. هیوادارم کە پێی بگەم و هەموو ئەوانەی کە خەونیشان هەیە خەونەکانیان بێتە دیت. دنیایەک ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی ئەو کەناڵە جوانە و هیوادارم میوانێکی ڕوحسووک ببین.